ئەمەی واتە مەهاری یاریزان لەگەڵ تەکتیکی کە بڵین بۆ زیاتر زانیاریدان بە ڕاهێنەران و ناو بژیوانان و ڕۆژنامەنووسانی وەرزشی خولێکی شیکردنەوە لە شاری سلێمانی بەڕێوەچوو. خولەکە لەژێر ناوی شیکردنەوەی یاری تۆپی پێ لە تەلەڤیزیۆندا بە سەرپەرشتی یەکێتی تۆپی پێی سلێمانی و وانە بێژێکی ئاسیایی ئەنجام درا. دیارە وەکو یەکێتی تۆپی سلێمانی هەڵساوین بەکردنەوەی هاوکاری و کردنەوەی خولی فەنی شیکردنەوەی یاریەکانی تۆپی پێ بۆ ڕاگەیاندکارەکان و ڕاهێنەرەکان و هەروەها ئەمە کە مەبەستمان نەبخولە دیارە ئەوەیە کە ئێمەش بتوانین هەروەکو هەموو میلەتەکانی دنیا بکەینە سەر پێی خۆمان و بتوانین شیکردنەوە بۆ یاریەکانی تۆپی پێ بکەین و هیچمان کەمتر نییە لە وڵاتانی دنیای کە ئێمە شۆک و کۆت. وانەکانی خولەکە لەلایەن وانەبێژی ئاسیایی خەسرە و گرون لەسەر دوو تەوەر کە بریتی بوون لە شیکردنەوەی تەلەڤیزیۆنی و راپۆرتی ڕۆژنامەوانی بە بەشداربووان وترایەوە. هەروەها زانیاری زیاتر لەسەر هەردوو تەوەرەکەش بۆ بەشداربووان ئاشکرا کرا. وڵای ئەمە خۆ دەزانی ئیسە کەناڵەکانی ناوخۆیەکان و کەناڵە بڵین ئاسمانەکان چەندین ساڵە پەرنامەی تایبەت دەکەن لەسەر مۆندیالەکان لەسەر چامپیۆنزی لەسەر یاریەکانی ناوخۆ چەندین پێشکەشکار و شرۆڤەکارمانێ بەڕاستی کە بەشدارە بن لەوە لەبەر کەم ئەزمموی و هەندێکیان لەبەر کەم خیبریان ئەمە حەزمان کردە بە ئەم خولە بکەینە پاڵنەرێک و بڵێن وەکو هاوکاریەک بووان کە لەو زانیارێنی کە من کۆم کردێتەوە لەسەر شیکردنەوەی تەلەڤیزیۆنی هەروە لەسەر راپۆرتی ڕۆژنامەوانی لەو دوو بابەتە دووانی جیایە لەم بیانیاوانە پێ وڵمووی کە ئەو برادرانی کە بەشدارە بن زیاتر ئەزمون پێیا بکەن و زیاتر بتوانن لە ڕووی زمانەوانی لە ڕووی جوڵەیان لە ڕووی بەشداربوونیان لە ڕووی تێگەشتن و خوێندنەوەی یاریەکان زیاتر پێبەر و پێشەوە بڕۆن. لە خولەکەدا چەندین ڕاهێنەر و ڕۆژنامەنووسی وەرزشی سنووری پارێزگای سلێمانی بەشدار بوون و بە گرنگیشەوە باز لە سوودی ئەم جۆرە خولانە دەکەن تا بەشدار بوانیش لە لای خۆیانەوە زانیاریەکان بگەێنن. ئەم خولە گرنگی زۆرە لەبەرەوەی کە تۆ وەکو محەلیلیش وەکو ڕاهێنەر وەکو شیکەرەوە ئەتوانی سوود لەو پێکاتەوە شتە بینیتی بەرامبەر چۆن ئەژڵێنەوە بەڵێ گرنگی زۆرە وەکو ڕاهێنەر یاریزان کەم زانیارێک پێگەنی سوودێکی زۆر ئەبینێ یارمەتی دەریشە بێ بۆ وەکو بۆ ڕاهێنەرەکان کە بتوانن بە قسەیەکی کەم بە جوڵەیەکی کەم ئەو یاریزانە سوود ببینێ لەو جوڵەیە. بۆ دووەم جارەیەکێتی تۆپی پێی سلێمانی خولی شیکردنەوە دەکاتەوە جگە لەکردنەوەی چەندین خول و پاڵەوانێتی بۆ ڕاگەیاندنکاران و ڕاهێنەران و ناوبژیوانان و یانەکانی سنووری پارێزگای سلێمانی. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.